سڵاو ڕێز بۆ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن لەگەڵتان دەبم. کاندیدەکان و بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بەهێز و توانا و تەجروبە و ڕابردوویەکی باشەوە هاتوونەتە مەیدانەکەەوە بۆی بشنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق شەڕ لەسەر مافە دەستوریەکانی گەلی کوردستان و هاوڵاتیان و چین و توێژەکان بکەن. ئەمڕۆ تەرزە محەممەد کە بربژێرێکی گەنج بربژێرێکی لێهاتوو بربژێرێک ساڵانێکی تەمەنی خۆی بە پارتی دیموکراتی کوردستان و بە کوردستان و بە خوێندنی بەخشیوە ئەمڕۆ لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە وەکو بربژێری ژمارە 13 لەسەر لیستی 275 لەگەڵمان دەبێت. بەڕێز تەرزەخان بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان. تەرزەخان مەبەستمە وەکو ئەو هەک بە دەوڵەمەندەی کە هەتانە ئەو ڕابردووە باشەی کە هەتانە ئەو دڵسۆزیانەی کە لە ڕابردوو تا دروستان کردو تۆمارتان کردووە ئەمڕۆ بە گروتینێکی دیکەوە لە مەیدانەکەدا و لە بەربژێربووندا دەتان بینین ئەمی شەر مایە خۆشحاڵێ پرسیار لێرەوە دروستکەم. پارتی متمانە بە بربژێرە باشەکان دەکات. دڵخۆشیت بە بربژێربوونت و پێشەوەی کە وەڵامیشم بیتەوە بڵێم پیرۆستان بێ بربژێربوونتان. زۆر سپاس کاک دیلمان. ئێمە جێگەی شانازیە ئەوەختا مێژوویەکی پڕشکۆ بۆ هەریەک لە کاندیدەک بەڕێزەکانی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی کە ئێمە توانیمە متمانەی جەنابی سەرۆک و ئەندامانی مەکتەبی سیاسی پارتەکەمان بەدەست بێنین و تەمەناکەم هەریەکەمان لەجێ ئەو متمانە پیرۆزە بین کە ئەو بە ئێمەی بەخشی بۆ دڵنیان دەکەینەوە ئەو ئەرکا قورسەی کە لەسەر شاری ئێمە بووە لە ڕابردوو و لە داهاتوو بە هەمان گڕوتینەوە بەرپرسیار و خزمەتکاری تەواوی ئەو مادە دەستور و یاسایانە ئەبین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. باشە باسی مادەکانم بۆ دەکەیت. ئەو مادە گرنگانە چین کە لای جەنابتان گرنگن دەتانەوێت لە ئایندەدا کاریان لەسەر بکەن بۆ ئەوەی کە زیاترین ڕنگدانەوەی ئیجابی بە دوای خۆیدا بێنێت. مادە دەستوریەکان کاتێک کە دەستوری عێراق لە ساڵی 2023 نووسرایەوە لە ساڵی 2005 کەوتە بواری جێبەجێکردنەوە ئێمەی کورد بەشێک بووین لە نووسینەوەی ئەو دەستورەوە توانیمان ئەو مادانە بە تەوافق لەگەڵ لایەنە سیاسەکانی ئەو کاتی عێراق بنووسینەوە کەواتە کاتێک کە دەستور هەبێت دەبێت کار بەو دەستورە بکرێت بە مادەکانی بکرێت و پەیڕۆ بکرێت وە خوێندنەوەی یاسایی بۆ تەواوی ئەو دقە یاسایانە بکرێت کە لە دەستوردا هاتووە بەداخەوە کە لە ئێستادا نزیکەی 45 مادەی دەستوری هەیە کە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە هیچ خوێندنەوەیەکی یاسایی و هیچ یاسادان لە بەرامبەر کووردا جێبەجێ نەکراوە. بەڵێ لە بەرامبەر کووردا جێبەجێ نەکراوە پێشێل کراون وە پێشێلکردنی مافا نەتەوایەتیەکانی کورد بە تایبەت لەبەر ئەوەی گەلی کورد بە ڕابەرایەتی جەنابی سەرۆک بەرزانی کە یەکێکە لە مەرجە باڵەکانی نەتەوەی کورد کە هەمیشە خەبات و تێکۆشانی ئەو سەرکردەیە بۆ ئەوە بووە کە کورد بە مافەڕاوەکانی خۆی بگات بەڵام بەداخەوە ڕەنگە لایەنی عێراق هاوکار و هاوسۆز نەبێت لەگەڵ ئێمەیە بتوانێت ئەم مادە دەستوریانە وەکو خۆی جێبەجێ بکات. لێرەدا ئەمەوێتش بخەمە سەر چەند مادەیەکی دەستوری کە لە ڕووی یاسایی و زۆر گرنگە ئێمە کاری لەسەر بکەین. لەوانە مادەکانی 1970 و 89 مادەی دەستوری کە ئاماژە بە ئەوە ئەکا کە دەبێت دادگاکان سربەخۆ بن لە بڕیارداندا بەڵام بەداخەوە تاوەکو ئەم دەقەیە هیچ دادگایەکی عێراق و ئەو بڕیارانەی کە دەریان کردو سربەخۆ نەبوو. لە هەمان کاتە ئەنجومەنی دادوەری عێراقمان هەیە کە لە مادەی 89 تاوەکو 94 باز لە دەسەڵاتەکانی ئەمە سربەخۆیاکە واتە باز لە تەواوی ئەو بڕیارە یاساییانە ئەکا کە دەرئەچێت و محکەمە ئیتیحادی کە خۆی بە بەشێک لە سەروەریەکانی یاسا ئەزانێ خۆی لە خۆیان بەپێی دەستور دروست نەبووە. ئێمە گومانمان هەیە لەوەی کە محکەمەی ئیتیحادی بەپێی دەستور دروست نەبووە تاوەکو بتوانێت بڕیارێکی دەستوری بدا لە بەرامبەر هەرێمی کوردستان و سەروەری یاساییەکانی هەرێمی کوردستان. بەڵێ باشە پرسیار لێرەدا دێتە پێشەوە. بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بربژێری حزب و لایەنەکانی دیکە جیاوازیان چییە؟ ئێمەی بربژێرانی پارتی دیموکراتی کوردستان لە قوتابخانەی بارزانی نەمرەوە هاتوونەتە سەنگەری مەیدان و خەباتکردن بۆیە ئەو قوتابخانەیە بە مێژووی لە ساڵی 1946 تاوەکو ئێستاکە دامەزراوە هەموو هەوڵ و خەبات و تێکۆشانێکی لە پێناو بەرژەوەندەی باڵەکانی نەتەوەکە و نیشتمان و خاک بووە بۆیە وەکو عێراقیش ئێمە ئامادەین یاخود دەتوانین بڵێن پارتی دیموکراتی کوردستان ئەو هێزەیە کە هەموو لایەنە سیاسیەکان بەبێ بیر و بۆچوونی ئایدیای جیاواز و بیری بۆچوونی نەتەوەی و بیر و بۆچوونی ئاینی جیاواز ڕوویان لە دەرگای پارتی دیموکراتی کوردستان و
قوتابخانەی بەرزانی نەمر کردو بۆ وەرگرتنەوە و تۆڵەسەندنەوەی ئەو مافە دەستوری و یاسایانەی کە تاوەکو ئێستا لە حکوومەتی عێراق پێشێل دەکرێت. باش خاڵێکی دیکەش هەیە زۆر جار لێرە و لەوێ لە ناوچە داگیرکراوەکان من زۆر جار دەڵێم دابڕنراوەکان داگیرکراوەکان دەرەوەی هەرێمی کوردستان هەر ناوێکی لێدەنیت ئەوەی کە لەو ناوچانەدا هەیە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵی یاوە بە شێوەیەکی نەتەوەی و نیشتیمانیانە مامەڵە لەگەڵ ئەو شوێنانەدا بکات لەگەڵ ئەو ناوچانەدا بکات. باز لە کەرکووک دەکرێت لە دوای 16 ئۆکتۆبرەوە بە تایبەتی تر یعنی قسەکە لەسەر ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان کە دەگەڕێتەوە بە هێز و بازوویەکی کوردانەوە دەگەڕێتەوە نەک بە هێز و بازوویەکی حزبانە. ئێمە وەکو ئەندامان و لایەنگرانی ئەم لیستە یاخۆت کاندیدانی لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان وا پەروەردەکراوین کە پێویستە ئەوەی کە لە خاکی عێراقدا دەژی هاونیشتیمان و هاوڵاتیە وەکو ئێمە ئەرک و مافی بۆیە پێویستە تەواوی ئەو مافانەی کە منەتەوایەتەکان برا تورکمانەکان برا عەربەکان و نەتەوەی کورد بۆ بەپێی مادە دەستوریەکان بچەسپێندرێت و بدرێت. باش ئەمە گرنگە کە بەڕێستان باسی پێک هاتەکان و ئاین و ئاینزاکانی دیکە دەکەن ینی هەرێمی کوردستان پێویستی بەم هەنگاوەیە ینی ئێوە لە پەرلەمان و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دەتانەوێت خاڵ لەسەر با بڵێن کار لەسەر ئەم خاڵە ئەساسیە بکەن کە ڕێزگرتنە لە پێک هاتەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا. بەڵێ لە مادە دەستوریەکاندا ئاماژە پێوە کراوە کە پێویستە مافی هاوڵاتانی هەرێمی کوردستان و کەمە نەتەوایەتەکان و برا کورد و عەرەب و تورکمانەکان لە عێراقدا وەکو یەک بچەسپێندرێت وەکو دروشمی پارتی دیموکراتی کوردستان کە هاوبەشی و هاوسەنگی و سازانکردنە لەم پرۆسەی عێراقا بۆ بەشداریکردن ئێمە ئەمانەوێت لە عێراقدا هاوبەش بین دەمانەوێت بەپێی ئەو دەستور و مادە یاسایانەی کە هەیە هەموو ئەو بڕگە مادە یاسای داراییانێک کە بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە شایستە داراییەکان پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستان بکرێت و بەدەر لەوەی کە هەژمونێکی سیاسی یاخود هەژمونێکی ئەقلیمی دەوری ڕۆڵ کاریگەری هەبێت لە عێراقدا. باشە لێرە و لەوێ باز لە گەندەڵی دەکرێت لە عێراقدا یعنی لە وەدەرنان یاخود بەکارهێنانی سامانی دەوڵەت لە بەرژەوەندی چەند کەسێکدا لەبارەی ئەم چەمکەوە چی دەڵێیت وە دەتانەوێت چۆن ئیش لەسەر ئەم چەمکە بکەن؟ بەپێی ئەو داتایانەی کە تاوەکو ئێستا لە ئاستی جیهاندا بەرامبەر بە عێراق هەیە عێراق پێنجەمین دەوڵەتە کە لە ڕیزبەندی جیهانە لە ڕووی گەندەڵیەوە بەداخەوە عێراقەکان خۆشیان بەشێک لەوانەی کە خاوەن پێنووس و قڵەم و لایەنی سیاسین کە درک بۆ ڕاستیە دەکەن ئێمە گەربینە سەر ئەو مادە دەستوریانەی کە لە لای ئێمە هەیە و دەمانوێت چشکی بخەینە سەر لە ڕووی دەستوری و چەند مادە بەرامبەر بەگەلی کورد پێشل کراوە و ئەو مادانەی ئێمە چۆن ئەتوانین کاریان لەسەر بکەین و ئەو مادانە لە عێراقدا گەندەڵی کردووە و بگرە دادوەر و شوێنی یاسادانان و محکمەی ئیتیحادی خۆیان لە ئەس ئەو گەندەڵیانە بێدەنگەوە لەوانەیە کە باسی دەکەم مادەی 111 کە باسی نەوت و غازەکە کە سامانێکی سروشتی ئەم نیشتیمانەیە لە دەستورە بەپێی ئەو مادەیە دیاری کراوە کە پێویستە ئەو هەرێمانی ئەو هەرێمانەی کە ئەم سامانە سروشتی تیا هەیە بە هاوکاری لەگەڵ عێراق بیفرۆشێت و سامانەکەی بۆ ئاوەدانی و خزمەتگوزاری بۆ شارەکان دیاریکە بەڵام لە هەمان کاتا داتایەکم لایە کە ئەمەوێ ئاماژەی پێبم تا دێت و قەبارەی گەندەڵەکان لە حکوومەتی عێراق زۆرە بێت بە تایبەت لە بەندەرەکاندا بەپێی ئەو داتایی گەیشتوتە دەستی من نزیکەی 20 ملیار دۆلار تا مانگی 6 ئەم ساڵ لە بەندەرەکانی عێراقەوە واتە لە خواروی عێراقەوە سامانی سروشتی نەوت و ئەو سەرچاوانەی کە هەیە بە هەدەر دەڕوە و تاوەکو ئێستا چەندین کەس کە نزیکەی 88 کەس لەم بابەتە تێوەگلاوە و تاوەکو ئێستا حکوومەتی عێراق ئامادە نەبوو تەنها کەسێکیان لێپێچینەوەی لێبکات لە ڕووی دادگاوە چونکە کە ئەمە ئەرکێکی بۆ نمونە لە مادەی دەستورە هاتووە کە ئەگەر هاتو سامانی وڵات بە هەدەر بدەیت کێ دەتوانێت سەرپێچەکان بەرامبەر بە دادگاوە بچیتە بەردەم دادگا بەڵام بداخەوە لەبەرەوەی لە حکوومەتی عێراقدا هەژمونێکی سیاسی و هەژمونێکی تر ڕۆڵی خۆی ئەبینە لە جیاتی ئەمە زۆر لا گرنگە ئێوە دەتانەوێت ئەم هەژمونە چی لێ بکەن وەکو خۆی بمێنێتەوە هەر قۆڕەخکار بێت نەتوانێت دەست بۆ گەندەڵکاران ببات و گەندەڵکاران زیاتر پەرە بچێنن لە عێراقدا ئێوە دەتانەوێت چه هەنگاوێک بنێن بۆ ئەم خاڵە نەخەر دەبێت دادگاکان سەربەخۆ بن ئەو بڕیارانەی کە لە دادگاکانەوە دەردەچێت دادگا شوێنی یەکلاکردنەوەی هەموو ئەو
تاوانبارانەیە کە داوایان لەسەر کراوە یاخۆت بانگێش دەکرێن لەلایەن کەسەکانەوە بەسەر بەخۆی کاری خۆی بکە بەڵام بەداخۆ تاوەکو ئێستا لە 2023 کە ئەمڕۆ 2025 هیچ بڕیارێکی دادگاکانی عێراق بەسەر بەخۆی یەکلایی نەبووەوە چەندین گەندەڵکارانمان هەیە کە لە ئاستە باڵاکان تێوەگراوە کە ئێستا بە داتایەکی زۆر ورد ئەچینە ناوەڕۆک هەرێمی کوردستانی تایە داتاکەم بۆ باسکە پێم خۆشە چونکە بیسەر و بینەر لای گرنگە بە تایبەتی بینەران کە ئامانجیانە بزانن عێراق لە چ داتایەک ڕێگەی کۆداکتاکانمان دەستکەوتەوە بەپێی وتەبێژی وەزارەتی دات لە عێراقدا ئەو بڕەپارەی لە دوای 2023 براوەتە دەرەوە نزیکەی 150 ملیارد دۆلارە لە عێراق براوەتە دەرەوە ئەندامێکی لیژنەی دەستەی نەزاها ئاماژە بۆ بڕەپارەیەکە کە ئەی خەمڵێنێ نەنێوان 300 بۆ 350 ملیارد دۆلارە بەڵام ئەندامێکی لیژنەی دارایی ئاماژە بەوەکە کە ئەو بڕەپارەی کە بەهەدەر دراوە لە با بڵێن لە عێراق براوەتە دەرەوە لە نێوان 450 ملیارد دۆلار بۆ 600 ملیارد دۆلارە کە ساڵانە ئەم داتایە تاوەکو ئێستا لە عێراق براوەتە دەرەوە بە هەر هۆکارێک بێ بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ ئەم بڕەپارەی لە عێراق براوەتە دەرەوە کە دەکرێت کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی کە هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانی شەوە سوودبەند بن لەم بڕەپارەیە کە مافی هەموو هەوڵاتیانی عێراقا وەکوونەتەوە کە ئەم داهاتە لە پێناو بەرژەوەندی خزمەتگوزاری پرۆژی ئیستیسماری پرسیارە جەوهەرەکە ئەوەیە بەڕێز تەرزەخانی ئەم داهاتەی کە هەبووە بۆ بەرژەوەندی و بۆ دروستبوونی عێراقێک بەکار نەهێنراوەتەوە سرف نەکراوەتەوە خەرج نەکراوەتەوە سێرکە لەبەرەوەی بە زۆر بەراوردکاریەک بکەین لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا لە پاش 2023 لە پاش ڕوخانی ڕژێمی سەدام ئەو عێراقی کە ئاسیمەیە و کە کۆمەڵێک داهات و سەرچاوی زۆر گەورەیە بەدەر لە سامانی با بڵێن سەرچاوە سروشتیەکان و نەوت و غاز و ئەمانە هەموو ئەو داهاتەی کە لە عێراقدا هەیە ئەچێتە کوێ خۆی وا بڕیارە ئەبێ بچێتە خەزانەی دەوڵەت و دووبارە بەکار بێنێتەوە بۆ پرۆژەی بۆ نمونە لە کەرتی پەروەردە لە کەرتی تەندروستی لە ڕێگەوبانیانی خزمەتگوزاری ئاوەدانی بەڵام ئەبینین لە دوا ڕۆژانمی لە ساڵی 2023 تاوەکو ئەم دەقەی عێراق بەرەو وێرانبوون ئەجێ چکان نەیتوانیوە تەنها چەند بڕەپارەیەکیش لەو ملحەر کە باسمان کرد ئاماژەمان پێکرد بۆ پرۆژە ئیستیسماریەکان بەکاری بەڕێستەر زەخان عێراق باز لە کاولکاریەکان و کاولبوونەکەی عێراق دەکەن کاولبوون چییە تۆ نییە کە بەردەوام جەنگی تیابێت خزمەتگوزاری نەکردن بۆ خۆی کاولبوونە وەستانی ژیانە نەبوونی ژیانێکی شایستەیە بۆ هاوڵاتیەکانت لە هەرێمی کوردستاندا دەبینین ئاوەدانی و خۆشگوزەرانی و ژیانێکی شایستە و بەرەو پێشچوون و وەگەڵ بەجێنەمانی ئەو گۆڕانکاریانەی لە جیهاندا ڕوودەدەن هەرێمی کوردستانیش ئێستا لەم قۆناغەدایە لەم هەنگاوەدایە وە سەرکردایەتی کورد و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو بۆ ئەوە دەنێن کە ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیەکان فراهم بکەن کەواتە پرسیارەکە لێرەدایە هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان جیاوازیەکیان دروست کردووە دووبەرەیەکیان دروست کردووە بەرەیەکی پێشکەوت و خواز و تەتەورات بەرەیەکی کاولکاری و وەستانی ژیان بەدەخۆ لەبەرەوەی لە عێراق ئەو کەسانەی کە لە گەندەڵکاری تێوەگلاون واتە کەیسی گەندەڵکاریان هەیە 11605 بەرپرسی عێراقی کە لەوانە 54 وەزیری تێدایە و لە تا ئەم داتایی کە پێدەڵم داتای ساڵی 2020 کە هێشتا نەگەیشتونێتە 2020 کەواتە زۆر لەوە زیاترە ڕێژەکە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا نەتواندراوە بە شێوەیەکی یاسایی و دادپەروەرانە ئەم کەسانە سزەی یاسایی خۆیان وەربگرن بۆیە ئێمە خۆشبەختانە با یەک شتی تر بڵێم نزیکەی 44 کەس لە پلە تایبەت ئیدارەی گشتیەکانی شتێوەکراون بەڵێ پلە باڵا تایبەتەکانی شتێوەگرا بۆچی دادگاکان نایەن لێپێرسینەوە یاخود سزەی یاسایی بەسەر ئەم کەسانەکە بەڕێزتەر زەخان ینی بۆچی دادگا دەست بۆ ئەمانە نابات بۆ جورئەت و هێزی بەسەرەوانەدا ناشکێن لەبەروی دادگاکان سربەخۆنین دادگاکان هەژمونی سیاسی کاریگەری هەیە تاوەکو دەستوری لەسەریان بۆیە ئامادەنین هیچ کاتێک لەو 54 وەزیرە ئەگەر تەنیا وەزیرێکیش بێ بدرێتە دادگا بیرمان نەچێن ماوەی چەند مانگێک پێش ئێستا دەستەی نەزاهات جەنابیان خۆی یەکێک بوو لەو کەسانی کە لە دادگاکان بڵێن شکایەتی لەسەر بوو بەڵام بەداخەوە کە لەلایەن
حکوومەتەوە ئازاد کرا بۆیە پێویستە ئێمە کار لەسەر دەستور و بنەما دەستور و یاساییەکان بکەین ئەوەی کە گرنگە بەڕێزت ئاماژەت پێکردبەوەی کە جیاوازی نێوان حکوومەتی عێراقا خود بڵێ خواروی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی خزمەتگوزاری و ئاوەدانی خۆشبەختانە سەرباقی ئەو قەیرانانی کە لە ساڵی 2014 تاوەکو ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە ویستیان ئێرادەی خەڵکی هەرێمی کوردستان تێک بشکێنن خۆشبەختانەی ئێمە کە خاوەنی جەنابی سەرۆک و پارتێکی وەکو پارتی دموکراتی کوردستانین دەتوانێت بەرگری لە تەواوی ئەو مافە دەستوری و یاساییانەی ئێمە بکات لە بەغدا سازش لەسەر بچووکترین مافی دەستوری یاسایی ئێمە نەکا ئێمە گەشینە قۆناغی ئاودانی و خۆشگوزەرانی و کارەبای 24 کاتژمێری کە ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داتاوبووجانەی کە بۆ ئێمە دێ ئەگەر بودجەی ساڵانەی عێراق بخەمڵێنی 100 بێ 195 میزانی عێراق بۆ خەڵکی عێراقە 105 بۆ ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان 905 بەدەر لەوەی کە توانێتی وموتی فەرمانبەران دیاری بکە بە هەموو ئەو هێز و قووەتی عێراق کە دژایەتیان کردووی لەگەڵ ئەوەدا خزمەتگوزاری ئاومان هەیە پرۆژەکانی سێکتەری ئاو کە چەندین بەنداو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نزیکەی 6 بەنداو لە تەواوبوونایە و چەندین بەنداوی تر لە یەکێکە لە پرۆژەکان کە کاری لەسەر دەکرێت و ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان لە هەموو قەزا و ناحیەکان گەیشتە ئاستێکی بەر وە پرۆژەی کارەبای 24 کاتژمێریمانەیە و هەژماری من یەکێکە لەو پرۆژە گرنگانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کردووە کەواتە بناغی ئابووری و سیاسی هەرێمی کوردستان زۆر لە بناغی عێراق بەهێزتر و پتەوترە بۆیە هەمیشە دژایەتی ئەو خاڵات جەوهەریانە دەکرێت کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەنگاوی بۆ دەندرێت مەبەست بە ئەو خاڵانەی کە جەناب ئاماژەت پێیان لە هەر خاڵێکە ئێمە بوەستین ڕاستە و ڕاست دەمانبنەوە بۆ ئەوەی کە هەر هەنگاوێک نرا گرفتی بۆ دروست کرا گرفتەکان چۆن بوون کامێری چاودێری دانرا لە پێنا و سەلامەتی و با بڵێن کەمبوونەوەی تیژڕەوی و ئەو هەموو مەرگە سات و کارە سات و خەمانەی کە داهاتە نێو ماڵەکانی وڵاتانی هەرێمی کوردستانە بەوەی تیژڕەوی ئۆتۆمبیلەکانەوە هەڵایەکان دروست کرد و زۆرجار تەقەشیان لە کامێرە چاودێریەکان دەکرد لێرە و لێ قبولمان نییە وەکو دەڵێن هەژماری من بە هەمان شێوە کاربای 24 کاتژمێری بە هەنووکەوە یەکێ دەڵێ دنیای پارە و بۆ دێتەوە یەکێ دەڵێ بە کەڵک نایە هەر یەکە شتێک دەڵێت تەنها لەبەرەوەی کە ئەم کارەبایە لەسەر دەستی یاخود ئەم پرۆژە باشانە لەسەر دەستی سەرۆکوەزیرانێکی پڕ لە بەرپرسیارەتی وەکو مەسرور بارزانی لە ئەمڕۆدا هاتۆتەکایە ئەو دەیەوێت ژیانی تۆ لەگەڵ ژیانی هاوڵاتیەکی ئەوروپیدا بیانیدا کەم نەبێت نەخێر ئەو ژانە شایستەیە کە لەوێ هەیە دەبێت لێرەشە بێت ئەو مەبەستم ئەو لەو سەرکردە عەزیمانن کە خەمخۆری گەلی کوردستانن کە خەمخۆری تاکی کوردین دەیانەوێت ئەم ژیانە بۆ هاوڵاتیەکانیان فراهم کەن کە ژیانکردنە نەک بەڕێکردنێکی وەکووانەی کە لە خواری عێراقەوانەوە هەیە هەمیشە پارتی دموکراتی کوردستان خاوەن ئەو دروشمانە بۆ بەکردار کە لە ڕابردوو وتوێتی هەر دروشمێک کە پارتی دموکراتی کوردستان هەڵی گرت بێ بەکردار ئەنجامەکەیمان بینیوە کاتێک کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕابەرایەتی ڕێزدار مەسرور بەرزانی وەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستنیشان کرا سوێندی یاسایی خوارد کە یەکێک ئەبێ لەو کەسانەی کە هەڵگری چاکسازی ئەبێ ڕوبەڕووی گەندەڵەکان دەبێتەوە وە خزمەتگوزاری ئەرکی سەرەکی بەڕێزیان دەبێت وە خۆشبەختانە ئێمە کە تاک بەتاکی ئەم پارتە کە لە ڕێبازی پیرۆزی بەرزانی نەمەند و قوتابخانەی پارتی دموکراتی کوردستان تێدا پەروەردەبوون شانازی بە تەواوی ئەو دەستکەوتانە دەکەین سەرباقی سەرباری هەموو ئەو ئاستەنگە ناوخۆی ئیقلیمی نێودەوڵەتیانەی هەموو ئەو بربەستە توندانەی کە هاتنە بەردەم ئەم پرۆژە استراتیجیە دوورمەودایانە کاکە ئێمە نابێت ئێستا سەیری ئەو پرۆژانە بکەین ئێمە بە 4 ساڵی داهاتوو سەیری تەواوی ئەو پرۆژانە بکەین بزانین چەند خزمەت گوزاری بۆ تاکی کورد لەکوێوە توانیوێتی بۆ نمونە ڕێگاوبانەکان چەند کامێرەکان چەند سوودمەندی هەبووە لە ڕووی کەرتی پەروەردەوە لەکوێ توانیمانەوە خزمەت بکەین وە لە ڕووی ئەو ئاوەدانیانەی کە گەیشتووەتە تەواوی شار و شارۆچکەکانی چۆن توانیوێتی بە ماوەی 4 ساڵ پڕ قەیران پڕ ئەستانگ پڕ کێشە و مەشاکیل و بێمادی توانێتی ئەو پرۆژە استراتیجیە دوورمەودایانەی کە ئێمە ئەکرێت 10 ساڵی تر بەرهەمی ئەم پرۆژانە بچێنینەوە. یعنی قسەیەکی دیکە دەکرا لێرە و لەوێ دەگوترا عێراق بە تایبەتی دەسەڵاتدارانی عێراق موچە و بودجێ هەرێمی کوردستانیان ڕادەگرت
ویان دەزانی بەڕاگررتنی موچە و بودجێ هەرێمی کوردستان پرۆژەکانی هەرێمی کوردستانیش دەوەستن بەڵام کە هاتنەوە دووبارە سەردانی هەرێمی کوردستانیان کردەوە ئەو هەرێمەی کە ئەوان چاوەڕێبوون ڕایگرن گەشەی زیاتری کرد کەواتە هەرێمی کوردستان بەردەوامە لە گەشە سەندن بەردەوامە لە بەرەو پێشچوون و خاڵێکی دیکە هەیە لێرە و لێ وەکو دروشمێک و وەکو پەیامێکی پارتی دیموکراتی کوردستان باز لە مێژوو ئایندە دەکرێت دەڵێن سەیری مێژوومان بکەن پاشان ئایندەتان بۆ دروست دەکەین کەواتە مێژووی پارتی سەرمێنەرە بۆ ئەوەی ئایندەیەکی باشتر بۆ ژیان هاوڵاتیان دروستکات کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان دروست بوو لە زەرورەتی مێژوویە بۆ نەتەوەکەی دروست بووە تاوەکو ئێستا ئەو پارتە بۆ ماوەی درێژای 79 ساڵ خەبات و تێکۆشانەکان لە پێناو بەرژەوەندە باڵەکانی نەتەوەکەی و نیشتیمانەکەی و خاکەکەی و ئەو بربەستانەی کە دێنە بەردەم حکوومەت و پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەیە کە دەزانن هێزی یەکلاکەرەوەی نەتەوەی کورد ئەم پارتەیە ئەم سەرۆکەیە ئەم حکوومەتێ بۆیە کاتێک ئێمە ئاماژە بە پرۆژەی کارەبای 24 کاتژمێری دەکەین عێراق ساڵانە نزیکی 18 میلیارد دلار بۆ کارەبا دابین دەکات بەڵام ئەو عێراقی کە ئەو 18 میلیارد دینارە بۆ کارەبا دابین دەکات و عێراقێکی پڕ دووکەڵ و پڕ کێشە و پڕ مەشاکیل هەیە ئەتوانی 3 کاتژمێر کارەبا بدە خۆشبەختانە ئێمە ڕەنگە زۆر لەو بڕۆپارەیە بتوانین کارەبای 24 کاتژمێری لە هەرێمی کوردستان وێڕای ئەفم کە وێڕای 24 کاتژمێر کارەباش دەدەن بە بەڵێ ئێمە ئەگەر ڕێگەمان پێ بن تا کۆتایی ساڵی 2026 پرۆژەی کارەبای 24 کاتژمێری لە هەرێمی کوردستان کۆتایی پێدێت و یەکێکە بێت لەو پرۆژانەی کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەمان بۆ کردو کە ئەتوانین کارەبای خواروی عێراقیش دابین بکەین بەپێ ئەو استراتیجەیە کە جەنابی براگەورە ڕێزدار مەسرور بارزانی دایڕشتۆ و پلانێکی مەودا درێژی هەیە بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستان و عێراقش ئەمە نایشارمەوە زۆرێک لە ڕۆژنامەنووسان و ئەو کەسانەی کە لە عێراقدان و بەچای خۆیان بینیان و هاتوونە تا هەرێمی کوردستان دەستی با بڵێن دەستی ئاوەدانی و خۆشگوزەرانی و ڕێگاوبانەکانی کوردستان لەکوێوە گەیشتووە بەکوێ بە داراییەکی زۆر کەم بە هەموو ئەو مەحارەبە سیاسی و ئیقلیمی نێودوڵەتیانەی کە لەسەر ئەم حکوومەتە هەبوو بۆ ئەوەی کە نتوانێت گەشە بکە بۆ ئەوی نتوانێت بڕیارێک لە بڕیارەکانی خۆی جێبەجێ بکە بەڵام سیاسەتی حکیمانەی ڕێزدار مەسرور بەرزانی زۆر لەوە گەورەتر و زۆر لەوە استراتیجی ترە کە ئەوان بیری لێ ئەکەنەوە و دڵنیایان ئەەکەینەوە ئێمە بچینە پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم جارە زۆر لەوە زیاتر و بەرگری لە تەواوی مافە باشە مەبەستمە ئەو پرسیارە لە لای منیش گەڵاڵە بووە دەتەوێت بچیتە پەرلەمانی عێراقەوە چی بۆ دەنگدەرەکان و بۆ هاوڵاتەکانی خۆت بکەیت ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەمیشە کە بەڵێنمانداوە خاوەنی ئەو بەڵێنانە وەکو خۆم کارنامەی حیزبەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە و بەرگریکاری سەرسەختی مادە دەستوری و یاساییەکانە و تەواوی حەقەکانی کورد کە ئێمە وەکو خۆمان سازش لەسەر بچووکترین مادە یاسایی و قانون ناکەین کە لە بەرژەوەندی نەتەوەی کورد و نەتەوەکانی تریش بە تەنها کورد نەتەوەکانی تریش چونکە بەشێک لەوانەیە کە لە عێراقن کەمینە و زۆرینە ئێستا بەکارێن لە پێناو بەرژەوەندی خۆیان بۆ ئەوەی کە یاساکان تێپەڕێنن بۆی ئێمە ئەبینێت داکۆکی کاری سەرسەختی تەواوی هاوڵاتیانی عێراق بۆ جێبەجێکردنی مادە دەستوری و یاساییەکان بۆ بەرگریکردنیان و بۆ خۆشگوزەرانی و ئاوەدانی چونکە عێراق بەرەو کاولبوونە ڕوا کوردستان بەرەو هەنگاوی دەوڵەت و بنیادنانی شێرخانێکی ئابووری زۆر بەهێزنراوە لە کەرتی کوشتتوکان لە هەموو ئەو بوارانێکی هەمانە ئێمە لە سێکتەرە جیاوازەکان دەتوانین کار بۆ پرۆسەیەکی زۆر گرنگ بۆ نمونە ئەو سێکتەرەی کە لای جەنابتان زۆر گرنگ بێ ئەو خاڵەی لای جەنابتان بۆ ئایندە گرنگ بێ کاری لەسەرکەن چ بەشێکە؟ ڕاستی سێکتەرەکان بۆ ئێمە هەمویان گرنگ لای تەرزە محەممەد دەڵێم ئێستا بەربژێری پارتیە دەچێتە پەرلەمانەوە هەر یەکە و لە سوچێکەوە سەرقاڵ دەبن هەرێک لە لیژنەیەکە باشە هەری کار دەڵێم لە سوچێکەوە مەبەستم لە لیژنەیەەکە دەتەوێت تۆ لە چه خاڵێکدا خۆت قاڵکەیتەوە ئەو لیژنانەی کە تایبەتن بە دەسەڵاتی یاسادانان و دادوەرێک کە لیژنەی ئەی دەگرێتەوە کە هەموو دەسەڵاتەکان لەو لیژنەیە سێ لیژنەمان هەیە ABC با بڵێن ئەلف باجیم و ئەم لیژنانە جیاکراونەوە بەپێی ئەو مادە دەستوریانەی کە تێدا کار دەکەن و بۆ ئێمە زۆر گرنگە کە کار لەسەر لیژنەی ئەلف بکەین خوانەخواستە نەک لەبەوەی کە لە لیژنەکانی ترا بەڵام خۆم وا دەبینمە کە بتوانم لەو لیژنەیە خزمەتێکی تەواوی هەم یاسا و هەم کارتی پەروەردە و تەندروستی بکەین بۆ ئەوەی بتوانین کوردستان
گەشاوەتر و ئاوەدانتر بکەینەوە. باشە من پرسیارێک دەکەم ئەویش دەمەوێت شەفافانە وەڵام بیتەوە ئەگەر لە کاتێکدا هاوڕێکانت لە لیستەکەی جەنابتان یاخود لە هاوڕایی حەزبەکەتان لە پەرلەماندا دەنگیان بە بەڵێ بە بڕیارێکدا لە لای جەنابتان پەسەند نەبوو ئامادەی بە هەر لەگەڵ نەبوونی پەسەند بوونەکەدا بەڵێ بکەن ئەو هاوڕیانەی کە لە لیستی 275 پارتی دموکراتی کوردستان بەربژێرن لەسەر تاسەری کوردستان و عێراق کاتێک دەچنە بەغدا بە هەمان نەفەسی من کار دەکەن بۆیە دڵنیا دەکەمەوە هەمومان یەک دەنگ و یەک ڕەنگین بۆ ئەوەی بتوانین لە پێناو بەرژەوەندە باڵەکانی نەتەوە نیشتیمانەکەمان تێبکۆشین بەبێ جیاوازی بیر و بۆچوونی سیاسی و ئایدیا و ئاینی جیاواز. باشە بە کاندیدەکان و بەربژێرەکانی پارتی جاجا دیبلۆماسیانش وەڵام دەدەنەوە پرسیارەکە وەکو خۆی ناکەن وەڵام نایەنەوە بە شێوەیە وەڵامت دامەوە دقیق وەڵامەکەم وەرنەگرتەوە بەڵێ دەکەی یانە یاخود هەر لەگەڵ ئەو خاڵە ئەساسیە دەبیت کە حەزە پرۆگرامی وەدانایی ئەگەر هەر هەواڵێکی من بچێتە پەرلەمانی عێراق بڵێ ئەوەی کە من ئەمەوێ کاری لەسەرکەم دڵنیام ئەویش ئەوێ کاری لەسەر بکە بۆیە هەمان ڕێچکەی ئێمە ئەگرێ هەمان میکانیزمی ئێمە ئەگرێت چونکە ئێمە خاوەنی پارتێکین کە پارتی دموکراتی کوردستانە ئەو استراتیژی و بیر و بۆچوون و باوەڕی وایە کە خەباتکردن لە پێناونەتەوەی کورد و گەلی عێراق ئەرکی سەرەکیمانە. باشە خاڵێکی دیکە پێم باشە باز لە ئەمن و ئەمانی هەرێمی کوردستان بکەم لە ڕووی ئەمن و ئەمانەوە چۆن سەی دەکرێت؟ هەرێمی کوردستان ئەو هەرێمەیە کە ئەگەر خۆتان ئاماژەی پێ بکەن یاخود ئەو کەسانی کە هاتوونەتە هەرێمی کوردستان ئێستا ژیان لە هەرێمی کوردستان دەکەن بە تایبەت مەبەستم برا عەرەبەکانە خۆیان شایەتی ئەوە ئەیەن کە هەرێمی کوردستان شوێنی ئارامگەی ژیانی ئەوانە هەم لە ڕووی ئەمنیەتەوە هەم لە ڕووی خۆشگوزەرانیەوە بەداخەوە کە حکوومەتی عێراق نەیتوانیوە ئەو هاوڵاتیانەی خۆیان کە ئاوارە بوو بێتن یاخود لێرە دانیشتون بتوانێت خزمەتیان بکە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە لە ڕووی خزمەت گوزاری و توانێتی حسابی هاوڵاتیەکی کوردستانی یاخود هاوڵاتیەکی عێراقی بۆ بکە و ئەمن و ئەمنیەتی ژیانی ئەو لە ئەستۆی ئەودایە و کەسێکی نییە لە هەرێمی کوردستان هەبێت هەتاوەکو ئەم دقەی خوا نەخواستە بێڕێزیەک یاخود پێشێلکردنی شتێکی بەرامبەر کرابێت و چوو بێتە دادگا سکاڵای کرابوو حەقی ئەوە نەگرابێتەوە. پرسیاری کۆتایی مادەی 140 خاڵێکی ئەساسی هاوڵاتیان و سەرکردایەتی گەلی کوردستانە دەتانەوێت لەسەر مادەی 140 کات لە نێو بەرنامەکەدا هەندێک تیشکمان خستە سەر بەڵام تێر و تەسەلانە نەبوو ئەو هاوڵاتیانەی کە دەنگ بە ئێوە دەدەن یەکێک لە خاڵەکان مادەی 140 دەیەوە کاری لەسەرکەن دەتانەوێت بە چ نیەتێکەوە کاری لەسەرکەن کاتێککە باسی مادەی 140 دەکرێن لایەنە سیاسی و بڵێ با بڵێن ئەو کەسانەی کە دژی ئەم مادەیان ڕاستەوخۆ بۆ خۆیان ئیتر چۆنەڵێ ئەکەوێتە ئەوەی کە ئەم مادەیە دژە ئەنتی ئەوە بێ بەڵام ئەم مادەیە مادەیەکی دەستوریە بیانەوێ یاخود نیانەوێ لە دەستورا هەیە چۆنەڵێ سوێندی یاسایی لەسەر دراوە کاری پێکراوە بەڵام کارکردن لەسەر مادەی 140 ئەو ناوچە جێناکۆکانەی کە هەمیشە جێگەی شانازی ئێمە ئەبینە بەرگریکاری سەرسەختی تەواوی و جێبەجێکردنی ئەو مادەیە چونکە ئەو مادەیە ئەوە تاوەکو ساڵی 2010 جێبەجێ بکرایە بەداخەوە کە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوێ ڕەنگە هەندێک هۆکاری سیاسی و هەندێک هۆکاری ئیقلیمی هەبێ بەڵام ئێمە لێرەوە بەدەنگدەران و لایەنگرانی خۆمان دەڵێن بە برا عەرەب و تورکمان و هەموو ئەو کەسانە دەڵێن کە لە عێراقدان دڵنیاتان دەکەینەوە کە مادەی 140 جێبەجێ دەکەین و دەبینە بەرگریکاری سەرسەختی مادەکانی کە لە ناو دەستوردا هەیە مادەم لە عێراق دەوڵەتە هەر دەوڵەتێک دەستورێکی هەیە کەواتە ئەبێ کار بۆ دەستورە بگرێ ئیتر لەمڕۆ بەدواوە لە خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەنگە گۆڕانکارێکی زۆر گەورە بەڕێوە بێ بە تایبەت بۆ ئەو ئەندام پەرلەمانانەی کە وەکو پارتی دموکراتی کوردستان بەربژێری 275 پارتی دموکراتی کوردستانی ئەم جارە بە گڕوتینێکی تر بەرگری لە تەواوی ئەو مادە دەستوریانە دەکەین و دڵنیایان دەکەینەوە کە تەواوی مادە دەستوریەکان لە پێناو بەرژەوەندیگەری کوردنەتەوەی عێراق جێبەجێ دەکەین. من سپاسی جەنابتانەکەم بە هیوام لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بەڕێستان ببینینەوە ئەو وزە و توانە باشە نیشتیمانیە کە هەتانە لەوێ بتوانن بیکەنە چەکێکی سەرکەوتنی مافڕەوەکانی گەلی کوردستان بەڕێز تەرزە محەممەد کامێرە بە بەڕێستان دەدەم کە بانگەشەی خۆتان بکەن و
چ پەیامێکیشتان هەیە بە هەواداران و بە دەنگدەرانی خۆتانی بگەێنن. زۆر سپاس. دروشمی من تەرزە محەممەد بەربژێری ژمارە 16 لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی بەدەستهێنانی مافەکانتان ئامانجی سەرەکیمانە. من دەبم بە دەنگی تۆ هێزی سەرکەوتن و ئیرادەی ئێوە دەبین بۆ بەرگریکردن لە تەواوی ئەو مافە دەستوریانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سپاس بۆ جەنابتان ماندوو نەبن. سپاس بۆ ئێوەش کە تا ئەو کات لە بەرنامەی بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان بوون. تەندروست بن و خواتان لەگەڵ بێت.